یاریەکانی جامی کوردستان بۆ تۆپی دەست بەردەوامی هەیە و لە دووەمین یاریەکان و لە شاری هەولێر و لە هۆڵی فرانسۆ هەریری هەولێر پێشوازی لە کەیوانی شاری کەرکووک کرد. لە یاری یەکەمیان هەولێر براوە بوو بۆ گرتنی پێشەنجی یاری دەکرد، کەیوانیش تووشی شکست هاتبوو بۆ چارەسەرکردنی زامەکەی هاتبوو هەولێر. لانیوە یەکەم ڕکابەری نێوان هەردوو تیب لەو پەڕی بەهێزیدا بوو، گۆڵ بە گۆڵ لەگەڵ کاتی یاریەکە گوزەریان دەکرد. هەردوو تیب بە 12 گۆڵ یەکسان بوون. لانیوەی دۆم توانای جەستەی یارزانانی کەیوان ڕووی لە دابەزین کرد و هەولێریش سوودی لەم دەرفەتە بینی و لە کۆتایی بە جیاوازی 6 گۆڵ و بانجامی 26 گۆڵ بەرامبەر 20 گۆڵ لە یاریەکە براوە بوون. سەرتاوەڵا فەریقمان ینی گەمە یەکەمە کە زۆر باش بەس گەمەی دووەم خاستن گەمەی دووەم چکەم باندی بوونە ماوەی باشە یعنی دابڕێنی تقریبا 15-20 ڕۆژێک دەبێت تەمرین دەستمان پێکردەوە یعنی لەم ئاستیان رازینم بەڕاست خاستن لەو گەمەیش شەوتی یەکەمیان زۆر خا بەس شەوتی دووەم باش بوو تانینەوە زۆر باش بەڕاستی هیوادارم توڵە زوو بکرێتەوە کە چەند ساڵێکە دابڕێنێ لە هەموو بتوڵەکان ئەوەی هەر دەکرێتن هەر لە بۆ قەدەمە یعنی کەس ئاور نادەتەونەوە تایڕە ناوە یەدەوە سەلەیە هەر دەبین هەر لە بۆ قەدەمە هیوادارین داوا لە لێژنی ئۆلۆمپی ئەوانە لە هەموو لایەک پەیوەندیدارەکان لە هەموو نادیەکان هیوادارن ئەو یاریە زیندی بیتەوە. گرنگی ئەوە بوو لەم خولا من یەکێکم کە بەشدار بوومە لەم خولا بۆ ئەوەی تۆپی دەست بگەڕێنەوە. من تقریبا ساڵێکە ساڵ و نیوێکە خەریکەم تیپەم ینی گەورەترین یاریزانم موالید 2008 ینی جارێ عمری 18 ساڵە و بۆیە زیاتر یاریزانم هەبوو دام کردووە 2013 ینی عمری 12 ساڵە. فەریقەکەی مقابل ڕاستە من منافسەیە باشم کرد بەڵام ئەوان خبرەیان زیاترە لەشیاندا بەخەوەترە ئێمە توانیمان ئاستێ باش پێشاندەین بەڵام نەتیجەی تۆزەی خبرە نیە گەنجن گشتیان فە بۆیە نەمانتوانی بینەوە بەس ئاستێ باشمان پێشاندا. بەم شێوەیە هەولێر بە دوو سەرکەوتن و کۆکردنەوەی چوار خاڵ لە پێشەنجی یانەکانە و کەیوانیش بە دوو شکست بێ خاڵە. لە هەفتەی سێم هەولێر پێنجشەمە پێشوازی لە سەلاحەدین دەکات و کەیوانیش پشوو دەبێت. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.